سڵاوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی سێشەممە 21 مانگی خەرمانان 1402 لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ئامادە باشی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی ڕۆژاوا و باکووری ڕۆژاوای ئێران، گواستنەوەی هێز و جەبەخانی سەربازی بۆ شاری سەخس، پەیمان نوێکردنەوەی ئازادی خوازانی گورگان لەسەر مەزاری ژینا ئەمینی، ئامادەکاریەکانی ڕژیم بۆ شۆڕشی ژینا لە کوردستان، شەپۆلی دروشمنووسین لە شارەکانی کوردستان و ئێران، کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، دەست بەسەرکردنی 6 چالاکی ژینگەی و مەدەنی لە شارەکانی کوردستان، و ناڕزایەتی خوێندکاران و مامۆستانی زانکۆ لە ئاست بێکارکردنی هاوکارەکان. درێژەی هەواڵەکان. ئامادە باشی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی ڕۆژاوا و باکووری ڕۆژاوای ئێران. بە پێی هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی سپای پاسداران و ئەرتەشی کۆماری ئیسلامی لە سنوورەکانی ڕۆژاوا و باکووری ڕۆژاوای ئێران کەوتونەتە حاڵەتی ئامادە باشیەوە و هۆشداری ڕەنگی سووریان پێدراوە. لە ڕۆژانی ڕابردوودا وڵاتانی ئازەربایجان هێزێکی زۆری نظامی هێناوەتە سنوورەکانی ئەرمەنستان و خۆی بۆ هێرشێکی دیکە بۆ سەرە وڵاتە ئامادە کردووە. لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیشەوە هۆشداری دراوەتە دەوڵەتی ئازەربایجان بۆ هەر جۆرە گۆڕانکاریەک لە دمۆگرافی ناوچەکە. هەر بۆ هۆیەوە لە دوو ڕۆژی ڕابردوودا هێزەکانی ئەرتەش و سپای پاسداران کەوتونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. هەروەها لە سنوورەکانی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان هێزەکانی ئەرتەش و سپا کەوتونەتە جموجۆڵی سەربازی و لە ئامادەباشیدا. پێشتر کۆماری ئیسلامی 28 خەرمانانی وەکو دواساتی چەکداماڵین و دوورخستنەوەی حیزبەکانی ڕۆژهەڵات دیاری کردبوو. ئێستا دەنگۆی ئەوەی هەیە لە ڕۆژانی داهاتوودا ڕژیم هێرش بکاتە سەر بنکە و بارگای ئەو حیزبانە و بەرپرسانی حکوومەتی هەرێمیش ڕایانگەاندووە کە بەڕێکەوتنامەکەیان لەگەڵ ئێران پابندن. گواستنەوەی هێز و جەپەخانی سەربازی بۆ شاری سەخس. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی دووشەممە 20 خەرمانان هێزێکی زۆری سەربازی با کەرەستەی نظامیەوە لە شارەکانی دیکەی ئێران بەرەو شاری سەقز گوازراونەتەوە. بە پێی ئەو وێنە و ڤیددیوانەی بەدەستمان گەشتووە چەکوچۆڵی سەربازی قورس و چەند فڕۆکە و هێلیکۆپتێری نظامی بەرەو شاری سەقز گوازراونەتەوە و ئەگەری هەیە و هێزانە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خۆپیشاندانەکانی 25 خەرمانان یان هێرش بۆ سەر حیزبە کوردیەکانی دانیشتووی هەرێمی کوردستان بەکاربێنێت. هەروەها لە شاری سنا هەواڵی گواستنەوەی چەکوچۆڵ و کەرەستەی نظامی بەدەستمان گەشتووە و ڕژیم خەریکە خۆی بۆ ساڵیادی گیانبەختکردنی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی ئامادە دەکات. پەیمان نوێکردنەوەی ئازادی خوازانی گورگان لەسەر مەزاری ژینا ئەمینی. بە پێی هەواڵی گەشتوو ڕۆژی دووشەممە 20 خەرمانان ژمارەیەک لە ئازادی خوازانی شاری گورگان لەسەر مەزاری هەمیشە زیندوو ژینا ئەمینی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بەشداربووانی ئەو دیدارە ڕایانگەاند هاتین تا دووپاتی بکەینەوە، خوێنت بە فیڕۆ ناچێت. لە 25 خەرمانانەوە ئامادەین بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامی. 25 خەرمانان دەستپێکی شۆڕشە و تا 26 27 28 خەرمانان و مانگەکانی ڕەزبەر و خەزەڵوەر و زستان بەردەوام ئەبێت تا ئەو کاتەی کۆماری ئیسلامی دەڕوخێت تا دەسەڵاتی ئاخوندی لە گۆڕ نەنێن واز لە خەبات ناهێنی. ئامادەکاریەکانی ڕژیم بۆ شۆڕشی ژینا لە کوردستان. بە پێی هەواڵی گەشتوو ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە شارەکانی سەقز و سنە بەردەوامە لە دانانی دوربینی چاودێری و شارەداری و شۆڕای شاریش هاوکاری دەکەن. بە پێی ئەو وێنانەی بەدەستمان گەشتووە ناوەندە ئەمنیەتیەکانی سنە بە هاوکاری شارەداری و شۆڕای شار سەرقاڵی دامەزراندنی دوربینی چاودێری لە مەیدانی مادەر، چۆڕیانی سیروس، بلواری کوردستان و مەیدانی نەبووەتە و دەیەوێت لەو ڕێگەیەوە خەڵک چاوترسێم کات تاکو لە ناڕزایەتیەکاندا بەشداری نەکەن. شەپۆلی دروشمنووسین لە شارەکانی کوردستان و ئێران.
ڕۆژی دووشەممە 20 خەرمانان بەدەیان وێنەی دروشمنووسین لە شارەکانی کوردستان و ئێران بەدەستمان گەیشت و داوانی ئازادی خواست ڕایانگەیان کە بۆ ساڵ ڕۆژی شۆڕشی ژینە ئامادەن. کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی پارێزگای ئیلام بە نووسینی دروشم داوان لە خەڵک کرد ڕۆژی 25 خەرمانان شەقامەکان بکەن بە گۆڕەپانی خەبات دژی ڕژێمی جەنایەتکاری ئیسلامی. لە شارەکانی ئیسفەهان و تاران کچان و کوڕانی شۆڕشگێر هەزاران تراکتیان لە نێو شەقام و گەڕەکەکانی شاردا بڵاو کردەوە و ئامادەی خۆیان بۆ بەرەنگاربوونەوەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم دەربڕی. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 20 خەرمانان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بە پێی ڕەواڵی هەر هەفتە ڕژانە سەر شەقام و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنا، کرماشان، ورمێ، ئیلام، خۆڕەماباد، عراک، زەنجان، ئەهواز، مەشهەد، ساری، ڕەشت، حەمەدان، ئیسفەهان و شاری کورد لە ناڕزایەتی بە بایەخنەدانی ڕژیم بە خواستەکانیان لەبەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەوە. خانەنشینکراوان داوایان کرد ئاستی هەقدەست و مەزایەکانیان بڕواتە سەرەوە، گەڵاڵی هاوسانسازی بچێتە بواری جێبەجێکردنەوە و هەروەها بیمەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیان دابین بکرێت. دەست بەسەرکردنی 6 چالاکی ژینگەی و مەدەنی لە شارەکانی کوردستان. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 19 و 20 خەرمانان 3 ئەندامی ڕێکخراوی سەوزی چیای مەریوان و 3 چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی بۆکان، جوانڕۆ و سەقەس لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی راپۆرتەکان ڕۆژی یەکشەممە هێز ئەمنیەکانی مەریوان هێرشیان کردوتە سەر کۆبوونەوەی ساڵانەی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان و زیاتر لە 35 کەسیان دەست بەسەر کرد کە لەو ڕێژەیە 32 کەسیان ئازاد کراون و 3 کەس بەناوەکانی مادێ خۆشنەواز، کاوا کەریمیان و کاوا داستان هێشتا لە گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتدا ڕاگیراون و چارەنووسیشیان نادیارە. لەلایەکی دیکەوە ڕۆژی دووشەممە 2 چالاکی مەدەنی بەناوەکانی پارسا ئەفشار، خەڵکی جوانڕۆ، شێرکۆ حیجازی سەرۆکی لیژنەی تۆپی پێی سەقز بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێنراون و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لەبەردەستانیە. هەروەها لە شاری بۆکان هێز ئەمنیەتیەکان هێرشیان کردوتە سەر ماڵی چالاکوانێک بە ناوی ئەحمەد موعەزز و ناوبراویان بە لێدان دەست بەسەر کردووە. بانکێشتی چالاکێکی کرێکاری سنا بۆ ئیدارەی ئیتلاعات. ڕۆژی دووشەممە 20 خەرمانان چالاکێکی کرێکاری خەڵکی سنا بە ناوی موختار کەریمە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بانکێشتکرا. بە پێی راپۆرتی سەرچاوە خۆجیەکان پاش ئەوەی موختار کەریمە لە ڕێگەی تەلەفۆنەوە بانکێشتی ئیدارەی ئیتلاعاتی سنەکراوە، ناوبراو کاتژمێر 11 پێش نیوەڕۆ لە ناوەندە ئەمنیەتیەکە حازر بووە و دەستبەجێ دەست بەسەر کراوە. شایانی باسە کە هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لەبەردەستانیە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. ڕۆژی دووشەممە 20 خەرمانان کۆڵبەرێکی خەڵکی گوندی قالوەی بۆکان بە ناوی ئیسماعیل بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار کرا. بە پێی راپۆرتی گەشتوو بە کۆڵبەر نیوز، ڕۆژی دووشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. بەهۆی دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم کۆڵبەرێک بە ناوی ئیسماعیل پاشناوی نادیار خەڵکی گوندی قالوەی بۆکان بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. مانگرتنی کرێکارانی پاڵاوگەی ئادیشی جنوبی لە کەنگان. ڕۆژی دووشەممە 20 خەرمانان کرێکارانی پاڵاوگەی ئادیشی جنوبی لە کەنگان لە ناڕزایەتی بە خراپی دۆخی مەعیشەت دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 4 مانگە حەقدەست و مەزایان وەرنەگرتووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا دەژیان بەسەر دەبن. کرێکاران دەڵێن تا ئێستا چەند جار لە ئاست جێبەجێ نەکردنی خواستەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێک نەچووە بەدەم داخوازیەکانیانەوە.
ناڕەزاتی خوێندکاران و مامۆستایانی زانکۆ لە ئاست بێکارکردنی هاوکارەکانیان. ڕۆژی دووشەممە 20 خەرمانان خوێندکارانی زانکۆکانی هونەر، فردەوسی مەشهەد، خاجە نەسیر، بەهەشتی، تاران و تەربیەت مدەڕس لە چەند بەیاننامەی جیاجیادا لەسەر کاردەرکردنی مامۆستایانی ئازادی خوازیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری گەڕانەوەیان بۆ سەرکار بوون. خوێندکارانی ناڕازیێران لە بەیاننامەکانیاندا ئاماژەیان بە کێشە سیاسی و کۆمەڵایەتیەکان کردووە و ڕایانگەیاندووە کە نابێت زانکۆ ببێتە ناوەندێکی نظامی و ئەمنیەتی و ئەبێ ڕێز لە زانست و کەرامەتیان بگیرێت. خوێندکاران هەروەها لەسەر کاردەرکردنی مامۆستایانی دڵسۆزیان بە کارێکی نەشیا و ناوبرد کە زیان بە ئاستی زانستی زانکۆکانی ئێران و خوێندکاران دەگەێنێت و خوازیاری گەڕانەوەی مامۆستایانی دەرکراو بۆ سەر کارەکانیان. دوا هەواڵ خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی شیلی لە ساڵڕۆژی کودتای پێنووشە. ڕۆژی یەکشەممە 19 خەرمانان هەزاران شارۆمەندی خەڵکی وڵاتی شیلی هاوکات لەگەڵ ساڵڕۆژی کودتای پێنووشە و کۆمەڵ کۆشکردنی هەزاران کەس ڕژانە سەر شەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵچوون. بە پێی راپۆرتەکان هەزاران ژن بە جلوبەرگی ڕەش و بە بەدەستەوەگرتنی مۆم یادی قوربانیانی کودتای ژنرال پینوشە دژ بە دەوڵەتی ساڵوادۆر ئالندەیان بەرز ڕاگرت و دروشمی هیچ کات دموکراسی بوردمان مەکانیان بەرز کردەوە. جێگەی ئاماژەیە کە ئارتەشی شیلی لە 11 سپتامبری 1973 زاینی کۆشکی سەرۆک کۆماریە وڵاتیان بردومان کردو. ساڵوادۆر ئالندا سەرۆک کۆماری سۆسیالیستی وڵاتە پاشپەیامێکی ڕادیۆیی بە دەمانچە خۆی کوشت. پێنوشە تا کۆتاییەکانی 1990 لەسەر دەسەڵات مایەوە و پاشکەسێنانی لە گشتپرسی لە دەسەڵات بە شێوەی نمادین کشایەوە، بەڵام دەستێوەردانەکانی لە نێو دەوڵەت تا ساڵی 2006 بەردەوام. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلویزیۆنی کۆمەڵ.